حکوومەتە دەمکیە سووریە بە سەرۆکاتی عەبدوڕەحمان موستەفا هاتڕاگەاندن. هەفەیمانیان نیشتمانیە هێزن شۆڕەشێ و ئۆپۆزیسیۆنە سووریێژی باوەریە خۆ داوێ کابینەیە. یەکەم ڕۆژە جڤینە دەستەیە گشتیە هەفەیمانیان نیشتمانیە هێزن شۆڕەشێ و ئۆپۆزیسیۆنە سووریێ ڕۆژە شەمیە 31 ماهەشتان 2019 دەست پێ کرد و دەنگ لەسەر کابینەیە نو یا حکوومەتە دەمکیە سووریێ بە سەرۆکەتی عەبدوڕەحمان موستەفا و باوەریەش بۆ سەرۆک وەزیر و 7 وەزیران هاتداین. لە گۆری هاتیە بەلافکردن و لە گۆری دەنگێن بەدەستخستنە وەزیرین حکوومەتە دەمکیە سووریێژی ئەڤەن. عەبدوڕەحمان موستەفا وەک سەرۆکی حکوومەتە سووریە یا دەمکیە، سەلیم ئیدریس وەک وەزیرێ بەڕەڤانیە بشێست و نەهدەنگان، محیدین هەرموش وەک وەزیرێ هەندور بشێست و نەهدەنگان، عەبدەڵڵا عەبدسەلام وەک وەزیرێ دادوەریە بە 57 دەنگان، عەبدولحەکیم المەسری وەک وەزیرێ دارایی و ئابووریە بشێست و نەهدەنگان، هودەل عەبسی وەک وەزیرە پەروەردە و خوێندنێ، مەرام شێخ مستەفا وەک وەزیرێ تەندروستیە هات دەستنیشانکردن، محەممەد سەعید سلێمان کوردە و خەلکی ئافرینا ڕۆژاوای کوردستانەیە وەک وەزیرێ رێبەبەریە خۆجەهی و خزمەتگوزاریان بشێست و 8 دەنگان هات دەستنیشانکردن. لە دەربارەی vê mijarê دەستەیە گشتی یا هەپەیمانیان نیشتمانی یا هێزên şoreşê û opozîsyona Sûriyê dropala xwe ya fermî da ragihan ku wê di civîna xwe de ya xola 47 باوەری دا wê kabîneyê û derencamên wê. Kabîneya nû ya hikûmeta demkiya Sûriyê bi serokatiya Abdurrahman Mustafa di demekê dihat ku Komîta Destûriya Sûriyê berbidawiyê hatiye. Li aliyekî din jî Tirkiye û Amerîka li ser avakirina devera ewleh li Rojhilatî Feratê rêkeftina û dest bi qûnaxa yekem ji cîbcîkirina wê hatiye kirin.